ژیانی کەمەندامان لەم کاتەیە لە کاتی کەرنتینەکە زۆر خراپترە. ئەوە بە چای خۆتان ببینین کەمەندامان ئێستا ئەمڕۆ زیاتر لە 200 کەمەندام هاتوون بۆ ئێرە، خەڵک لە پشووی سەری ساڵ و لە خۆشی و لە یعنی چۆ جەوێ بگۆڕێ، بەڵام کەمەندامان لە وڵاتی ئێمەیە هاتوون ئێستا بۆ کیسەیە برنج و 2 کیسە فاسۆلیا و کیسەیە نیسک وەستاون لێرە بە سەدان کەمەندام لە دەرەوە چاوەڕێن کە ناویانیتیانە خێرخوازی کە بێت بەهانانەوە هاوکاریان بکە. ئەمە دۆخی ژیانی کەمەندامە کە لە ئێستاە لە ژێر هێڵ هێژاریەوە 800,000 کەمەندام لە وڵاتەیە لە ژێر هێڵ هێژاری وەکو حکوومەت ئێمە چەندین ساڵە کۆنگرا بەسی چەندین ساڵە هاوارەکەی چەندین ساڵە یعنی دەنگی ناڕزایی بەرزەکەنەوە هەتا ئێستا نهاتون بە هانامانەوە. ئێمە دەستمان لە حکومەت شتووە. ئەمڕۆ ئەم کۆبوونەمان بۆ ئەوەیە کە پەیامێک بگەینین بەو خێرخوازانە بەو کەسانەی کە خاوەنی دەسەڵاتێکی خۆیان خاوەنی پارەیەکی خۆیانن کە بتوانن بێن هیچ نەبێ هەر خێرخوازێک بتوانێت 2 ماڵ ئاوەدان کاتەوە بە خواردن بێ بە نەوت بێ بە جلوبەرگ بێ بە هەرچیەک بێت 2 ماڵ ئاوەدان کاتەوە.